بەڵێ یاریەکانی پاڵەوانێتی پارێزگاکان بۆ ئاستی لاوان کۆتایی هات لە یاری کۆتایی هەردوو هەڵبژاردەی هەولێر و سلێمانی بێگەیشتن لە یاریەکەدا هەردوو هەڵبژاردە بە گۆڵێک یەکسان بوون و یاریەکە چوار لێدان یەکلاکەرەوەکان و لەوێش هەردوو هەڵبژاردە یەکی هەشت لێدانیا لێدا هەولێر لە کۆتاییەکان بە 5 گۆڵ بەرامبەر بە 4 گۆڵ سەرکەوتوو بوو. من دەمەوێ ڕای یاریزانەکان وەربگرم لەسەر هەردوو لە سەرکەوتن و شکستیش هەردوو هەڵبژاردە بوونە خاوەنی پلەی یەکەم هەولێر پلەی یەکەم و سلێمانیش بۆ خاوەنی پلەی دووەم. دەسمە لای یەکێک لە یاریزانەکانی هەڵبژاردەی سلێمانی کاک محەممەد ڕێبوار کاپتن تا یاری کۆتایی هاتن لە یاری کۆتاییش دەتوانین بڵین بۆ دووەم جارە ڕوبەڕووی هەولێر دەبنەوە جارێک ئێوە براوە بن جارەگەوان بە لێدانی سزا چیتان هەبوو لەسەر یاریەکە؟ پێشەکی بەخێراتنتانەکەم لە ئاخر یاریمانە بەرامبەر هەڵبژاردەی هەولێر کەوتین مستەوایەکی زۆر باشمانە بوو بە یاریش لەوان باشتر مەستر پەنارتیات خۆشانسە خی گەورە مەفەقمانی نەکرد سوپاس بەخوا وێزگەکانی داهاتوو ئینشاڵڵا سەرکەوتوو دەبن. دەمێ یاریزانەکانی تریش ئەگەر هاوکارم لەگەڵم بێ یاریزانەکانی هەڵبژاردەی هەولێر بەڵێ هەردووکتان کاپتن سەفا تا چەند دڵخۆشن کە توانیتان سەرکەوتن بەدەست بێنن دوو یاری کەوتنە بەرامبەر هەمان هەڵبژاردە یاریەک سەرکەوتوو بوون یاریەک توش شکست. سەرەتا بەنای خوای گەورە و میرەبان دوای ماندووبوونێکی زۆر توانیمان ببینە پاڵەوانی خولەکە بەڕاستی دەستخۆشی لە یاریزانەکان و ڕاهێنەران و دەستە ئیدارە دەکەم زۆر لەگەڵ مەماندوو بوون یاریەکەمیشمان لەگەڵوانە بە پەناڵتی دۆڕین بەڵام ئەوڕۆ توانیمان تاویزی بکەینەوە دەستان خۆشی زۆر خۆش ئاڵم خۆشبی پیرۆستان بێ کاک مەسرور تا چەند دڵخۆش بوون ئەمڕۆ سەرکەوتنا بەدەستێنا دووبارە بە لێدانەیەک لاکەرەوەکان کەوتنە بەرامبەر. سەرەتا بەنای خوای گەورە و میهرەبان زۆر سپاس بۆ خوای گەورە کە ماندووبوونەکەمان بەهادار نەتوانیمان بینە پاڵانی خولەکە دەستخۆشی بۆ کەسان دەکەم کە ئەو خولایان ڕێخستی ئینشاڵڵا زیاتر پەری پێدەن و باشتریش دەبی ئینشاڵڵا زۆر سپاس خۆشبی. دەمێ یاریزانێشتری هەڵبژاردەی سلێمانی بدوێنم ئەگەر یاریزانێکیان لەگەڵم بێتن. کاپتن ڕاستەخۆ لەگەڵتین دوو یاری کەوتنە بەرامبەر هەڵبژاردەی هەولێر یاریەک بە لێدانی یەکلاکەرەوە سەرکەوتون یاری دووەم توش شکست هاتن چی تێ لەسەر یاریەکە توانیتان پلەی دووەم یاریەکی خۆش و سەلامەت بوو سپاس بۆ یەکێتی کوردستان کە توانیت ئەم پاڵەوانێتیە ساز بکە کە بۆ ئاستی تەمەنە جیاوازەکان بۆ هەم بۆ لاوان و هەم بۆ تازە بێگەشتوانیش ئیترەمە یاریە یارێک ئێمە مۆفەق بووین و یارێکیش ئەوان مۆفەق بوون سپاسی یانەی هەولێریش دەکەم و سپاسی احتیحاجەکەم بۆ کنۆیم هنا خلاص خۆش بە هیوای بەختێکی باشتر. بەڵێ هەروەکو یاریەکان لە شاری کۆیە بەڕێوە دەچوو و بۆ ماوەی نزیکەی هەفتەیە یاریەکان بەردەوامی هەبوو بە شێوازی دوو یاری دۆڕان دەرچوون لە خولەکە بوو لە کۆتە یاری هەردوو هەڵبژاردەی هەولێر و سلێمانی کەوتنە بەرامبەرێک و هەڵبژاردەی هەولێر توانی سەرکەوتن بەدەست بێنێ و بۆ بێتە پاڵاون هەڵبژاردەی سلێمانیش توانی پلەی دووەم بەدەست بێنێتن. ئەمە دیمەنەکانی دابەشکردنی خەڵاتەکان هەڵبژاردەی هەولێر توانی پلەی یەکەم بەدەست بێنێ و هەڵبژاردەی سلێمانیش توانی پلەی دووەم بەدەست بێنێ ئەمە جامەکەیە لە بەردەمیانە و ئەمەش ئەگەر محەممەد دەرفەتە بێتن دیمەنی وەرگرتنی خەڵاتی پاڵەوان بوونە بۆ هەڵبژاردەی هەولێر کە توانیان لە کۆتە یاری سەرکەوتن بەدەست بێنن لە هەفتەی داهاتووش لە ڕۆژی شەمەوە یاریەکانی هەڵبژاردەی پارێزگاکان بۆ ئاستی تازە پێگەشتوان بەردەوامی دەبێتن یاریەکانی دەست پێ دەکات لە شاری هەولێر یاریەکان بەڕێوە دەچێتن. ئەمە دیمەنی وەرگرتنی خەڵاتی پاڵەوانی ئاستی لاوانە بۆ هەڵبژاردەی پارێزگەکانی کوردستان. بەڵێ نازناوەکە لەلایەن یاریزان ئاکۆ عوزێر یاریزانی نوێی یانەی زاخۆ بۆ خولی ناوی عێراق بەرزکرایەوە. بەڵێ من دەگەڕێمەوە لای ئێوە محەممەد. سەرەتا بەنای خوای گەورە و میهرەبان زۆر دڵخۆشم کە پلەی یەکەممان بەدەست هێنا پیرۆزبایی لە هەڵبژاردەی هەولێر دەکەم و ئینشەڵڵا هارد لەگرەوە هەڵبژاردەی سلێمانی هەفتەیەکە لێرەین دڵخۆشین ئەلحەمدولیلا شوێنەکەمان زۆر خۆش بوو هەروە لە یاری یەکەم لەگەڵ هەڵبژاردەی سلێمانی تووشی دۆڕان هاتین ئاستێکی باشمان پێشکەش کرد بەڵام تووشی دۆڕان هاتین لەم یاریە دەتوانم بڵم هەردوویانە شایستە یەکەم بوون بەڵامی تر لێدانیەک لاکەرەوەکان هەمیشە بۆ یەکێکە لەخوای بەزای پلەی یەکەمشمان بەدەست هێنا. سەرەتا بەنای خۆی گەورە میهرەبان یەکەم یاریمان لە بەرامبەر هەڵبژاردەی دۆک کە توانیمان سەرکەوتن بەدەست بێنین لە یاری دووەممان بەرامبەر هەر
هەڵبژاردەی سلێمانی توانیمان ینی بگەین یەکلاکەرەوەکان لێدان یەکلاکەرەوەکان توش شکستاتین و قەرەبووی شکستەکەمان کردەوە لەم یاریە و توانیمان تۆڵی خۆمان بکەینەوە و سەرکەوی بەسەریانە. پێشەچی بسم الله الرحمن الرحیم سپاس بەخوا لە ماوەیەکی کووردا لە خلالی دە ڕۆژدا توانیمان فەریقەتی تۆکمە بێز پێک بینین الحەمدولله توانیمان نازناوەکە بەدەست بێنین ئەوە شت یەکەم شت بە فەزل و پشتیوانی خوای گەورەی دوایە فەزل و پشتیوانی ئەو برایانەمان کە توانی هەموو یەک دەست و یەک ئەنجام بۆ نازناو وەبزانام یەکەم جاریشە لە مێژووی ئەولێردا و نازناو بەدەست بێنی. سەرەتا بەخێراتنی جەنابتان دەگەم کاک حوسێن گومانی تێدانێ مە هەفتەیەک ئازار و مشقەت و ناڕەحەتی دوور لە ماڵ یعنی هەموو ئەو شتانە تەسیراتی سلبی لەسەر ئێمە هەبوو بەڵام الحەمدولله بە یەکدەستی و یەک هەڵوێستی لە یاریزانەکانم و هەوڵدان بۆ بەدەستێنانی ئامانجەکە الحەمدولله ئەو ناڕەحەتیانەی کە تا ئێستاش هاتە پێشمان بە یەکدەستی توانیمان هەمووی تێپەڕێنین دوجار بووینە پاڵەوان پیرۆزبای لە بەتایبەتی یاریزانەکان دەکەم پیرۆزبای لە خەڵکی هەولێرش دەکەم بەگشتی بەخێر بەڵێ ئێمە سپاس کەناڵەکەتان دەکەی پێشوەختە ئێمە بۆ ماوەی هەفتەیەک ینی وا لێرەین لەسەر ئاستی شارەکان کەوا خولی پارێزگاکان بۆتەوە ئێمە بووینە یەکەم و کەوا ئێمە بۆ یەکەم بوون هاتم ڕاستی وە سپاس بۆ خوای گەورەکەوە بووم بۆ بلکاری خولەکە و زۆر سپاسانە.